بەرنامەی دەتوانم زیاتر ئامانجی ئەوەیە توانای کەسانی خاوەن پێداویستی تایبەتی پیشاندا بۆی خەڵکانی ئاسایش چاو لەو جۆرە کەسانەکەن لە ژیاندا پشت بە خۆیان ببەستن. تۆ سەرنجتیە لەسەر ئەو کەسانی کە بە جۆرە لە جۆرەکان دەست لە ژیان بەردەدەن لە ژیان بێئەمەل دەبن ناگەڕێن بە دوای ئیش و کارێک دەیان خۆیان فێری پیشەیەکی وەک جەنابەت ناکەن؟ وەڵای ڕاستەکەی هەیە. ئێستا من هەیە لەخوا بەزیابێ سیان چواری وەک منی تیا بێ، بەس ئیحتیمامی بەخۆی نییە، ینی ئیحتیمام بەخۆی ناکە، ینی ئەو ئیش ناکە، فێری ئەوە بووە، فێری دەستپانکردنەوە بووە، فێری ئەوە بێ بگەڕێ مەخسەنەها خەڵک هاوکاریکە، خەڵک یارمەتیە، فێری ئەوە بووە. ئێستا بۆ نمونە من بەو حاڵی خۆمەوە دەستماتەوەی سپاس بەخوا، هەر حەمد و سەنای خواکەم، سپاس بەخوای گەورە، ئەمە شتێک بێ سپاسی خوا بکەین، هەر سپاسی خوا. تۆ خۆت هەوڵی یعنی مەرحەلەیە بڕۆ پێشەوە، خوای گەورەش کار ئاسانی بووە کەوایە لە ئیشەکە لە بوارەکە، خوای گەورە کار ئاسانی بووە کە تۆ پشت بەخوا بەسە هەموو ئیشەکان ئەتوانی بگێسا. هەیە ڕاستەگەڵێ هەیە ئیش ئەڵێ ئیش نییە و نازانم چی نییە، وەڵا هەیە بۆ نییە. تۆ ئەگەر خۆت بە دوای ئیشابگەڕێ هەیە وایە هەیە خۆت ئەتوانی خۆ جێ خۆ بکەیتەوە لە شوێنەکانە، مەسەڵەن کە تۆی بۆ معاملێک ئیشەکەی ئەبێ کە ئەو لەو معامل ئیشەکە ینی دڵسۆزی بۆ معاملە وایە کە تۆ من ئیشم بۆ کابرایەکەم، مەسەڵەن بۆ کابرایەکەم کە من ئیش بۆ ئەو کابرایەکەم ئەوێ بە دڵسۆزی بیکەم، ینی واکەم ئەو کابرا ڕاکێشم بەلای خۆمە وایە ئەو ساحەب معاملە ینی کە نییە کە دڵسۆزم کە ئەزان و ئیشەکەی بە دڵسۆزی بۆکەم، یعنی ئەو کابرایە کە ئەو معاملە ئەم هێڵێتەوە. یان سوێنە سا زۆر کەسێکاوە لە شاگیردە ئەمانە و کە ئەزانێت دڵسۆزە کابرا سەهمێکی هاتێ لە ئیشەکەیە ئەیکا بە شەریک